بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم کاتە و هەموو کاتێکتان باش من ئەحمەد ڕەفیقم لە بەرنامەی میوان بە دیدارتان شادەبەوە. خۆشەویستان بۆم بەرنامەیە بە پێویستی ئەزانین قسە لەسەر دۆخی هەرێمی کوردستان بکەین، پەیوەندیەکانی هەولێر و بەغدا، پەیوەندی کورد و وڵاتانی ئیقلیمی، ئەو استراتیژی و بەرنامانەی کە لە ئێستادا کورد هەیەی، ئەو ئەجێندایانی کە هەیەی تا چەند خزمەت بە ئێستا و داهاتووی کۆمەڵانی خەڵکی کوردستانەکە و چەند قوارەکەمان لە مەترسی هەڕەشە و لە ناوچوونە پارێزێ. بۆچی دۆخی هەرێمی کوردستان گەیشتە ئەم بارودۆخەی کە ئێستا تێیدایە؟ سەردەمانێک هەمومان نەزانین، تەنانەت سەرۆکوەزیرانی حکوومەتی عێراقیش لە هەولێر دەستنیشانەکرا و دانرا، بەڵام ئێستا بینین دۆخی سیاسی و دارایی و ئابووری هەرێمی کوردستان گەیشتۆتە کوێ. بۆ قسەکردن لەسەر ئەم تەور و بابەتانە میوانداری زۆر بەڕێز مەسعود عەبدولخالق نووسەر و ڕووناکبیرمان کردووە. کاک مەسعود ئەم کاتت باش. زۆر زۆر سپاس، بەخێر بێن سەرچاو. ئەگەر دەرفەت هەبێ کەمێک بگەڕینەوە بۆ دواوە، ینی بۆی بتوانین لە سۆنگەی شرۆڤەکردنی ڕابردوو ئێستا ببینین، قسە لەسەر ئێستا شەکەین بۆی داهاتوومان باشتر ببینین. بۆچی ینی هەرێمی کوردستان ئەو پێگە گرنگەی هەبوو، ینی پێگەیەکی گرنگی استراتیژی هەبوو و بە ئەندازەیەک سەرۆکوەزیرانی عێراق لە هەولێر دانرا، بەڵام ئێستا بینین دۆخەکەی چۆنە. بۆچی کەوتی لە ئەم ڕۆژگارە؟ بەناوی خۆی گەورە و میرەبان، تەمەەن ئەو بابەتەکی زۆر زۆر گرنگە و وەڵامیشی ئەوەندە ئاسان نییە. ئەنی پەیوەندی بە کۆمەڵک تەوەری گرنگ و استراتیجی هەیە، پەیوەندی بە ئینتیمای مەدرسەی قیادەکانی ئێمە هەیە. ئەنی ئەگەر بەوردی تەمەشا بکەین چەندە مەجموعەک سەرکردە زاڵ دەبن بە هەرێمی کوردستان، زیاتر بەرەو ئیتیجا هەکو بەرەو ئەو بێئومێدیی دەڕوا و هەرێم لاوااستر دەبتەوە، کاتەوە عیلاقەی بە مەدرسەی هەیە. ئەنی لەو کاتەوە ڕات دەتوانین باس بکەین کە هۆکاری چ بوو ساڵی 1975 شکستی هیناو سەرکردایەتی کورد خوێندنەوەی لە بۆ واقعی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەقیق نەبوو، یان با باز دەین بینە سەر ڕاپەڕین لە ڕاپەڕین بۆ لەبەرچی بەشێک لە سەرکردایەتی کورد کە ئێستا زاڵن لە هەرێمی کوردستان باوەڕیان بە ڕاپەڕین نەبوو. ئەوە نەک لەبەرەوەی وەڵتانی نەبن، نا، ئینتیمای مەدرسیان مەدرسەکەی تێگەیشتنیان لە سیاسەی دەولی تقریبان دەتوانم برێم بەجێماوە زۆر زۆر. بۆ نمونە ینی لەو نمونەی ڕەنگە زیاتر ینی بەرجەستە دەبی، بەڵام ئەو کاتیش ینی باوەی ڕوون بکەینەوە کە دەرێن ئەرێ فلان سەرکردە مەهەندسی ڕاپەڕین بوو، بەڵام فلان سەرکردە باوەڕی پێ نەبوو نەهات. عیلاقەی بۆی هەیە کە تێنەگەیشتنە لە وەزعی ئیقلیمی و وەزعی دووەلی، پەیوەندی بە ئینتیمان نیشتیمانی و نەتەوەیەکەوە نییە، پەیوەندی بە هەڵە تێگەیشتنەوەی بە هەڵە تێگەیشتنەوە، ئەو هەڵە تێگەیشتنە بەردەوامە هەتا ئێستا. چۆن؟ ینی ئێستا سەرکردایەتی ئێستای فعلی کە هەرێمی کوردستان بەڕێوە دەبا، تێگەیشتنەکەی تێگەیشتنیەکی دواکەوتووە لە سەدەی 20 ئێستا. ڕەنگە پێشووتر 30 ساڵ بەجێماوی، بەڵام ئێستا چۆن؟ یعنی ئێستا وچهەنەزەری سەرکردایەتی ئێمە وچهەنەزەرێکی مخابەراتی سەرفە. ئەوە تێڕوانینی سەدەی 20 سەدەی 20 لە جیهاندا عیلاقاتی مخابەراتی بوو، دوو جەمسەر بوو، پرسی موامەرات و ژێر و ئیشی ژێر و بودجەی مخابەراتەکانی دنیا. بەڵام ئێستا چۆنە ینی باوەندی کەم بودجەی مخابەرات لە سەدەی 25 قاتی بودجەی مخابەراتی ئێستا مخابەرات دەورەی نمایە think tank هاتەجێ. سەرکردایەتی ئێمە ئێستا لەو وەزعە دەژی هێشتا ئەگەر تەماشای بکەی زۆر جار هەنگاوەک دەنێ یان جاروێ دەرێ خەتەر لەسەر کوردستان هەیە، ئێمە هەموو تەماشا دەکەین هیچ خەتەر نییە. بەڕوانگەیەک تەماشای ئەو وەزعە دەکا دەرێ خەتەر هەیە، واقعیش نییە، بەڕوانگەیەکی مخابەراتیە. یعنی کەواتە دەتوانین برین سەرکردایەتی ئێستای کورد بەڕێوە دەبا 30 ساڵ هەتا 50 ساڵ لە پاش ئەو واقعی ئێستایە. لەبەر هەندێک بڕیارەکانی بە ئامانج ناگا، ینی وەکوبری عیلاقاتەکانیتی هەنگاوەکانیتی حکمە لە هەمووی وەکوبری تەکولۆ دەبێت. ینی ئەو مەدرسانەی هەڵیان بژاردۆ هەڵەن بۆ تێگەیشتن لەم بارودۆخە. هەڵەن ئەوە هیچ مەدرسەکان خۆشیان باش لە مەدرسەکان حاڵی نەبووینە. مستەوایەکە وادی ینی بەر هەندێک ئەمە دەتوانین برین دەسەڵاتی ئێستای کوردی سەرڕای ستەمکاری، سەرڕای فاسیدی
جاهلیشی پێوە دیارە جاهلی بەو معنای تەشیرەکەنا بە معنای نەشارەزایی لە سیاسی دووەلی لە پرۆژەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە عیلاقاتە ئیقلیمەکەی لە عیلاقاتە دووەلەکەی نەشارەزایەکی وازعی پێوە دیار بۆیە شکست لە دوای شکستینی هەر شکست دەینی ئەو هەرێمە گەورە ئەنی ئێستا مەزانین ئەو مەسەلەن شکستەکان چین ینی مامۆستا شکستەکان وازح دیارە بۆ نمونە ڕێفراندۆم وازح دیارە ئیقامەی ئابووری سربەخۆ دەرهێنانی نەوت مەسەلەن ئەو هەموو راپۆرتە نێو دەوڵەتیانی ئێستا لە سەریدی باوەڕکە قسەکەی یەکەم جارە بیکەم ناخۆشیە ئێستا هەرێمی کوردستان دەوڵەت وایە ئێستا ڕێک زیندانی دەکرا لە بەندی حوتی میساقی ئومەم متحیدا هەندێک راپۆرت خراپی لەسەردی چۆن عێراق لە بەندی حوت آخر بەندی حوت بەندێکی سزاییە لە مادەی 39 تا 50 دەست پێ دەکات بەندێکی سزاییە ئێستا هەرێمی کوردستان دەوڵەت نییە دەنە دەخرا ئەو سزایی هەندە نێو دەوڵەتی وەزعی خراپە یعنی بە ماوەی کەمە وات بەسەر بێ بە معنایە نەشارەزاییەکی زۆر تێ ئەوانە شکستە گەورەکان شکستە استراتیجەکان بە هەرێمی کوردستان و لەسەر دەستی سەرکردایەتی کورد دوای قسە لەسەر بەندی حوتە بەکەین کە بەداخەوە نازانم ینی هۆکار چی بوو مەسەلەن هەوڵ درا بۆ ئەوی و بەندە ئەو کۆت و بەندە لەسەر عێراق نەمێنێ دوایی بەوردی دەینە بابەتشکەیە ئەو بابەتیش ترە دێنە سەری کە زۆر گرنگە پەیوەندی بە ئایندەی گەلی کوردستانەوە هەیە لە عێراق زۆر بەڵام ئەمێ ینی لەوە باسی ئابووری سربەخۆ و ڕیفراندۆم و مەسلەی مافی مرۆڤ و ئەو راپۆرتانت کرد ئەمە یەکێک لەسەریان بۆستین مامۆستا مەسەلەن بۆ نمونە کاتێک ئابووری سربەخۆ ڕاگەیەندرا عێراق پشکی لە 170 بۆ هەرێمی کوردستانە نردی ینی زۆر جار قسە لەسەرەوە کرێ کێشەی هەرێمی کوردستان چی بوو ینی دەستی بر بۆ ئەو فایلەیان بۆ ئەو مەلەفە و ئێستا بینین ینی دەرەنجامەکانی ئێستا بینین کە بە نەرێنی یا باڵین بە شکست بۆ حکوومەتی هەرێمی کوردستان گەڕایەوە ینی دەبوو چی بکەین بۆی ئەمە ڕوونەدا خۆی 170 هەبوو بڵێ من قسەی خۆمان بان نەکەین هەموو کاتێک نەوت دەرچوو بەشی زۆری عاقلمەندان گوتی نەیکەی باشە و ئامۆژگاری دووری بەڵام قسەی ئەمریکا ناتالیا ئێستا ئەو کاتیەوەندە گەورنەوە ئێستا و مستەشاری یەکەمی وەزارەتی خارجی ئەمریکای و بەقوت هات لە لایمە ڕەنگە چل کەس دانیشتون وتی ئەمریکا بەڕەسمی ئەمە و مەجموعە وەفدەکی ڕاست پارت لە بۆ ئەوی بچینە لای جەنابی کاک مەسعود پێی برین نەکەن نەوتی خۆتان وا لە ژێر زەویە 170تان لە بەغدایە ئێمە هەتا ئەمریکا مابی ئەو 170تان مسۆگەرە دەست لە بۆ نەوت نەبەن لەبەرەوەی ئیدا ئەو قسە میمە ئیدارەی نەوت دووەلیان بە هەرێم ناکرێ بزانە ئەو قسەکردن دوایێ دەوڵەتەکانی دەوروبەرتان هەموو خێروبێرەکەتان دەبا ئەو ئەزمەی لەوێ هەیە تەزدیری کوردستانی دەکەن ئەو خۆشگوزەرانی کوردستان دەباتە ئەوێ بزانە یعنی قسەکانی چەند ڕاست دەرچوو ئێ باشە ئێستا ئەمە 13 ساڵ پێش ئێستا 13 ساڵ پێش بەڵێ هەر پێشەوەی نەوت دەرچی ئەوەنە ببرێترن هەموو پێمان گوت ئەی لەسەر بەرمەبنای چی ئەمە کرایان وڵای ئەوە ڕاستیەکەی ئەو کاتی خۆشگوزارێنیی زۆر ڕووی لە کوردستان کرد تا ئێستاش ئێمە نانی ئەو کاتی دەخۆین یعنی هەیە دەرێ وڵار ئەو دو ساڵی دکتۆر بەرهەمی کە حکوومەتی کرد و 170 ماهتا ئێستا نانی ئەوی دەخۆین بەڵام بەڕێی من فراوانترا ڕاستە نانی ئەویش دەخۆین بەڵام نانی ئەو 170 دەخۆین کە هات 3-4 ساڵ زۆر ڕووی بەڵام ئەو دەسەڵاتە واز دەکەم زۆر مرتاح نییە بە خۆشگوزەرانی میلەت وەکوبری ڕاست گورزەچی لەو خۆشگوزەرانیەیدا ئەو جارە خۆشگوزەرانیەکەی حەسر کرد لە بازنەکی زۆر بچووک قازانجەکی یەکجار زۆریان کرد بەڵام میلەت زەرەرەکی یەکجار زۆر گەورەی کرد و ئێستاش کە تەسلیمی عێراقی کردەوە چۆنە بزانین ئەگەر مدعی عام هەبی ئەگەر ڕای گشتی هەبی ئەگە حیزب هەبی ئەگە معارضە هەبی دەبابی ئەوی قبول نەکە ئەوی وا ئێستا دەرێم ئەتو 170 هەبوو بە 112.5 مەمنونی ئێستا بیری ناوتەکانی خۆت لە ژێر زەوی خۆت بوو ئێستا هەمووی تەرتوێران بوو بڕۆ بیری نەوتەکان بڕۆ دیڕاسە بکە بزانە چی بەسەراتیە لەسەر ڕای ئەوەی ئەزمەیەکی زۆرت خستە ناو میلەت لە قەیرانی بودجا لە قەیرانی پرۆژەکان ئەوجا دەری ئەمن 28 ملیاریش قەرزانم بزانە بەو معادلەی دەرچووی ئێستا چۆن دەبێت بەردەوامبی لەو دەسەڵاتی خۆشی یعنی دەبوابی ئەگە مەسەن عزت هەبی ئینسان کە ئەوها شکستی گەورەی نەدرم کاکە وڵی ئەمن ناتوانم چیترە و دەسەڵاتە بەڕێوە ئەم قسەش کەم هەیە
بەڕێز کاک مەسعود ئەنی ئەمێ پرسیارێکی جەوهەری بکەم چییە مەسئولە لە داڕشتنی ئەم پلان و استراتیژی و ئەژێندایی کە حکوومەت جێبەجێیەکە کەسێکە پەرلەمانە ئەنجومەنی وەزیرانە حزبە کێیە ینی ینی با بڵێن ئەگەر لەسەر نەوت قسە بکەین ئەو عقدانی نەوت کە کرایە 50 ساڵ و 30 ساڵ و لەگەر هەموو لایەک کە زۆر بە نەشارەزایی کرا طبعا ئەو عقدانە ئەوە کرا ئەو کاتی هەرێمی کوردستان زۆر بەرز بوو عێراقی زۆر نزم بوو تەوەقوعیان دیارە نەکرد یا ڕۆژێک لە ڕۆژان هەر بەدەستی خۆشیان وای لێ عێراق ئەوها بەرز دەبت و هەرێمی جوان نزم دەبتەوە ئێستا تووشی ئیحراجێکی زۆر مەترسیدار بووینە بەڵام کە خۆشیان ئەو بیرکردەوەیان نەبوو بۆ بە قسەی ئەمریکایان نەکردووە کاتێک قسەی نەک ئەمریکا هەموو وڵاتانی دنیا ئەوە قسەی ئەمریکا لە لایمەی ئاشکرا هیچ وڵاتێک نەیگوتی بڕۆ ئەویشی بکە هیچ عاقڵمەندەگوی نەگوتیە بەڵام مامەسا ینی با قسەی ینی بە ئەمەش بڵین مەسەرەن ئێمە وەکو گەلێکی بێدەوڵەت لەم ناوچەیە ینی تا نەبیتە ئابووری سەر بەخۆی خۆت تا ئستقرارێتێک وەرنەگری چۆن دەتوانی قسە لەسەر سەر بەخۆی بکەی تەواوە زۆر جوانەوە بەڵام ئەو دەست لە بۆ برنە ئەوها نەبووە ئەنی دەزانین چۆنە ئێستا ئەو سوالت هینا پێش ناچارم باسی ئەوی بکەم کە ئەگەر نیازی سەرکردایەتی کورد بینایی دەوڵەت وایە نەدەبوو ئەو فەسادی و گەندەڵکاری نەدەبایە ئەو جۆرە عیلاقاتی ئیقلیمی و دووەلی ئەوی ئێستا هەیەی وابووە و نەدەبوو ئیش لە بۆەوەی بکە عێراق لە بەندی حەوت دەربکە یعنی ئەوانە هەموو نیشانن کە ئەوە گەلە بە نەشارەزایی ئیشکرا یان ئەسڵەن عیلاقەی بۆی نەبووە کە بینایی دەوڵەت کە چکە بینایی دەوڵەت ڕاستی عیلمە بینایی دەوڵەت ئیشە بینایی دەوڵەت قسە نییە بینایی دەوڵەت ئەوە نییە ئەوی ئێستا دەکرێت ئەوە بینایی دەوڵەت تێکدانە لەبەراندی ئەوە نەکرایە بەڵام من مەبەستم بۆ قسەشکە بکەم بڵێ سەر پاژەوەی ئەو هەموو شکستە هات ئەو شکستە گەورە گەورانە هات نیوەی خاچی هەرێم تورکیا هاتیە نازانم ئەنم پێم عەجیب بوو جەنابی کاک مەسعود قسەی کردگوتی کوردستانیان نەمان ڕاستی ئەم لەجێ خۆم زۆر شەرمم کرد کوردستانیان نەمان چێوە نیوەی کوردستان نەمایە نیوەکەی کرد تورکیا لێ ئێران بەکەی خۆی دەتوانانی چێ بوێ لە ناو کوردستان بۆ بەدەستی چەکدارانی کورد تیرۆری بکە سیادە نەمایە چ کوردستانیان نەمان معنای چ بوو یان جاروەیە ئەو شیعارە خۆ نەچەمێنەوە ئێستا دەسەڵاتی کوردی ئەمەی هەموو چەماندەوە تا سەرمان گەیشتە عەردی بەڵام خۆشیان وا بە دوای ماوە چەماینەوە تا سەریان گەیشتە عەردی چ دەێت مەچەمێنەوە یان کوردستانی زۆر ناخۆشە قسانە دەبی ئاکایان لە وەزع نەبی و من شتشکە دەرێم مادەم ئەو دەسەڵاتە هەموو شتێکی تەسلیمی بەغدا کرد ئابووری سەر بەخۆ دەرێ ڕیفراندۆم دەرێ نەوت دەرێ مەلەفی تر وا مەلەفی تریش زۆر بڕێوێت ئێدە باشە دەسەڵاتەکەشیان تەسلیمی میلەتەکەی خۆیان بکردوای ئەوەندەیان بکردابای یعنی ئەوەندە سەخاوەتیان هەبووە ئەوەندە سەخینە بەرامبەر دەسەڵاتی داگیرکەرەکەن بەڵام زۆر زۆر بەخیل و ڕزیلەن بەرامبەر میلەتەکەی خۆی بڵێ قسە لەسەر ئەوە شەکەین ینی کوردیش بەشێک بوو لە هەڵگرتنیان لابردنی بەندی حوتەمی ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتووەکان مەترسی یا با بڵێین کاریگەری لابردنی بەندی حوتەم لەسەر دەوڵەتی عێراق چ کاریگەریشی لەسەر قەزەی کوردی و گەلی کورد دەبێت لەم ناوچەیە خۆی قستنی عێراق لە بەندی حەوت گەورەترین دەستکەوت و لە تاریخی حرەکەی کوردی لە بۆ کورد ئەگەر ئەوە نەبوایە بینای ئێمە هیچ تەکمان نێدەکە ڕاپەڕین و دەو حکوومەت و هەرچی دەرەی لەوێ ڕاهاتەوە بەڵام دووبارە باز دەکەمەوە سەرکردایەتی ئێمە سەر بە مەدرسەیەکە لە سیاست خوێندنەوەکانی سەقەتا زۆر لە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە بۆ عێراق لە بۆ تورکیا لە بۆ ئێران لە بۆ جیهان یعنی دەرکردنی عێراق لە بەندی حەوت بە معنای ئەو لە قەدارەی خۆت لەسەری دەیبڕیەوە وتەمان بڕیەوەش وتەمان ئەوی ئێستا ئەمە ئەو کاتی کە تەمان ئەمە کە عێراق کەوتە بەندی حەوت 65 بڕیاریشی لەسەر دەرچوو بڵێ بە تایبەتی بڕیاری 688 بڵێ ناوچەی جەفرینیش بەسای 688 هات بڵێ کۆمفۆرتبل لاین یان زۆن لای ئەوانە دەرچوو ئەمە ئەو کاتی بیرمان لەوەی کردەوە کە دەسەڵاتی کوردی دەستی لە بۆ ئەو کاتی برد کە عێراق لە بەندی حەوت دەربکە ئەمە حرەکەی گەورەمان کرد بە تەنانە چوین یەقەی یەکێتی پەرلەمانتارانمان کرد گوتمان وەرن کاکە ئەوە دەسەڵاتی کوردی زۆر بە هەڵەیەک استراتیژی زۆر گەورە دەکەن گوتیان ئەدی هەر عێراق لە بەندی حەوت دەنس با
گوتمان دەکرێت دەرسی بەڵام دەبی تەعهود بدا عێراق نابی حکومەتیش بدا حکومەت عێراق دەبی دەوڵەتی عێراقی تەعهود بدا چکە عێراق 16 تەعهودی هەیە ساڵی 1932 کە بوویتە دەوڵەتی عێراقی لە عوسبەت الأمم عوسبەت الأممیش مەلەفی عوسبەت الأمم قانونیە لە بۆ ئەمە ئەو وەسائقە منەمە گوتیان ئەو های گوتمان بستەبت وەرە نامەچی بنووسین هاو بەش لە بۆ سەرۆکایەتی هەرێم تێی بگەینین کە کاکە ئەو هەنابێت و حەول دەی عێراق دەربکەی لە بەندی حەوت ڕاست بێ ڕێگربی دەبێ ڕێگربی چکە ئەو کاتی ناقسە سیادە بوو کە ناقس سیادە بوو مەجال هەبوو تەعاملی دووەلی بکەیت هەر لە ژێر سایی بەندی حەوت بوو جارچێ مامجەلال جارچێ کاک مەسعود چوون وتاریان لە ئومەم متحیدەی هەبوو وەکو چاودێر یعنی لەو فترەی دەتوانرا مەلەفی کوردستان بنێردرێتە ئومەم متحیدەی ئەتوو وەکو چۆن منەظەمەی تەحریری فەڵەستین ئەندامی چاودێرە لە نەتەوەیە گرتووە دەمانتوانی ئەوانە بکەین هیچیان نەکردوانە حەولیاندا عێراقیان لە بەندی حەوت دەرکرد و ئەمن لەوەی ڕاززانیم بەنە شارەزاییە چکە کردیانە دەستکەوتێکی زۆر گەورە ڕاستیش پێ بڵێم 3 حیزب بەیانی دەرکردەوە ڕۆژی کە عێراق لە بەندی حەوت دەرچوو بە حیزبەکان نەرێم 3 حیزب بەیانی دەرکرد کە بە ڕۆژێکی زۆر مێژووی لە بۆ کوردستانیان وەسف کرد سەرم سوڕما چۆن دەبێ حیزبی کوردستانی بی ئەو بەیانی دەکرد بەیانەکەیان دەکرد وە دوایە دیتیشان عێراقیتر بۆ صاحبی سیادە ئێستا عێراقا ئومەم متحیدەوە دوسێ جار قسەمان دەگەکرێ دەرێ ئەمن دەسەڵاتم مەحدود بۆ لە عێراق هەرێمی کوردستان ئەگە زۆر زۆر جوان ئیژنەکە بەشێکە لە عێراق و تاوەڕا لابردنی بەندی حەوتەم هەر ئەوەش نەبوو بە پراوێزیەکانیەوە تەبان پێدوان نەبوو کاریگەری لەسەر مەسەلی ڕیفراندۆمیشە بوو مامەستا تەبان ئەگەر لە کاتی یان ئەگە سەرکردایەتی کورد ئەو نیازەی هەبوو کە ڕیفراندۆم دەکات چۆن دەبێ عێراق لە بەندی حەوت دەرگێ من ئێستا ئەوەی هەمووی دەنێ قانونیەکان جیان لێە هەرچی سیاسەت مەداری گەورە جیان هەموو ئەوەی دەزانن ئەندامانی مەکتەبی سیاسی حزبی دەسەڵات جێی لەو قسەی منە چکەم ئەو کاتی مەلەفێکمان دروست کرد تۆگە ڕیفراندۆم بکەی لەولای عێراق لە بەندی حەوت دەرکە ناحەقیان دەکان نیە شک دەکەن دەنێ وڵی کاکاتەوە ڕیفراندۆمەت لە پێناوی فلان دەوڵەت کردیا یعنی ئەمە ڕەنگە ئەو شکەم نەبی ڕاستەکەی نیتە دەزانم دەست سەرکردایەتی کورد بە نیازەتی وەتەنی کردی بەڵام زۆر بە نەشارەزایی کردی زۆر بە نەشارەزاییەکە ئەنی منە و قسەی پێش درستکردمان یەک فیشەکی پێ بوو نیشان لەو لایە بوو فیشەکەی بەو لایەوەنا لەبەر نەشارەزایی لەبەر بێپرسۆ لەبەر هەندێش هەموو جیهان ئیجماع قەت شتیوانە بووە لە مەجلیسی ئەمن 15 ئەندامی قەت ئیجماعی نەبوو ئەجارە ئیجماعی هەبوو گوتی نەیکەی بڵێ هەمووش لە مەسلحەتی کورد گوتی نەیکەی ئەمەش هەموو گوتمان نەیکەی کردی و دۆڕاندی و ئێستا نیوەی کوردستانی لەدەستدایە و بەڵام دوایە ساڵانە جارێک یادیشی دەکاتەوە ئەمنەوە وەکو حیزبی بەعز لە المعاریک لە کوێت تا توێران دۆڕاندی ساڵانە یادی سەرکەوتنەکانی دەکرد یعنی خەڵک هەم دەزانی عیبە و یادکردنەوە بڵێ باسمان لە هەڵکشان و داکشەکانی ڕابردوو کرد قسەمان لەسەر مەسایل استراتیژیەکان کرد قسەمان لەسەر ئەوە کردەوە کارانی کە بۆ هۆی با بڵین شکستی ئابووری شکستی سیاسی شکستی ڕیفراندۆم لە دەستدانی 150یەکی خاچی باشووری کوردستان قسە لەسەرەوەش بکەین مەسەلەن هەرێمی کوردستان چۆن یعنی چۆن کار بکە بۆ ئەوەی بۆ داهاتوو فایلەکان تێکەڵ نەکا لایەنی کەم یعنی ئاگای لە هاوچێشە ئیقلیمیەکان و نێودەوڵەتیەکان هەبێت تێکەڵ نەکرێن ئەو فایلانەوە هەروەها چی بکرێ بۆ ئەوەی هەرێمی کوردستان بکەوێتەوە سەر پێی خۆی و وەکو جاران ببێتەوە کیانێکی کاریگەر و خاوەن بڕیار و ئەم ئابلوقەی کە ئێستا خراوەتە سەری جا هۆکارەکەی هەرچیەکە لە سەری نەمێنێ و ببێتەوە یەکێک لە کارکتەرە سەرچیەکان بەڵام ناوبڕێک وەرەگرین و دواتر دەینەوەلاتە. بینەرانی بەڕێز و خۆشەویست دووبارە سڵاوتان لێبێ بەردەوامین لەسەر پێشەشکردنی بەرنامەی میوان. بەڕێز مەسعود عەبدولخالق باسی ئەومان کرد چی بکەین بۆی هەرێمی کوردستان بکەوێتەوە سەر پێی خۆی؟ ئەجا باسیەوەت کرد کە شکستی هەرێمی کوردستان تەماشاکە ئەو وڵاتانەی کە دروست بوون چەند سەنگافورە تەماشاکە چۆن دروست بوو ئیسرائیل چۆن دروست بوو فلان دەوڵەت کۆریا چۆن دروست بوو بەس تەماشایکەی
چ قیادەك ئەوانە چەند بەدڵسۆزی کرا یا هەر ئەڵمان چۆن لە دوای جەنگی جیهانی دووەم کەوتەوە تا جەنجی جیهانی دومیان حتا کەمال ئەتاتۆر یعنی هەرێمی کوردستان تەماشاکە چی هەبوو ئەوجە شکستی هینە بەخۆی داهاتە چی یەکجار زۆر یارمەتی دووەلی هەبووە لە چەندین دەوڵەت یارمەتی هەبوو نەوتی دەرهێنایە عێراق هەر بودجەی لە بۆ ناردیە ئەگە بودجەشی نەناروی 200 ملیارەکەی هەر ناردیە لە ناوەخۆ موچەی کەمدایە ڕقابەی نەبووە معارەزە نابی هەبی هەموو حیزبەکان لە بێن یارمەتیم بدەن یاسای بودجەی نییە میلەت نابی دەنگ بکەی ڕەوشن هیچ دەنجێ نەکەن ئەزمر ئەو هەموو شتەی لە بۆ کرایە ئەو جە شکست دەینی ینی ئەخر ئەوە وها نییە بری کاکە لە ئەزمەتدام یعنی ئێستا حالی حاضر ئەو هەموو داهاتەی هەیە هەروە زەریبەی لەسەر خەرک زیاد دەکە تەماشاکە حکوومەتی بیدایەتی کوردستان ئێنە نەوتی هەبوو نەیارمەتی هەبوو چ زەری بەشینی قس بە سەرخەرج با قسەچی لە بۆ دژمنیش بی لە بۆ شەیتانج بی بکەین یخۆ سەدام حوسێن حیساری لەسەر بوو بایعیشی دەدا زەری بەشینە قس بە سەر خەڵکی ینی تەماشای ئەوشی یە تو ئێستا ئەو هەموو داهاتت هەیە یارمەتی دووەلیت هەیە بەدەیان جێ سەرچاوی داهاتی گەورە گەورەتێ هەر تەنها سەرچاوی بنزین و گاز و غازی سیارەی کوردستان بەشی هەموو بودجەی کوردستان قەیرانەکە لەکوێیە قەیرانەکە لەوەیە ڕاستی لە نەشارەزاییە و لە فەسادیەکەشە ینی ئەوە نییە برێ عائیلەک بی دووسێ کەس بیبن ئێستا دابەشی عائیلەکەی لە کوردستان وازح دیارە و هەر عائیلەک ئێستا زۆر گەورە بووە فراوان بووە مثلەن عائیلە هەیە 1000 کەسن هەر 1000 کەس بێ بخوا ئەوە بەشی هیچ شتێکی ناکە ئەوجە دوایێ شتێکی تریشێ ڕاستی هەندێک دەوڵەتی ئیقلیمیش هەیە وەکو مشەخۆر لە کوردستان دەبا ئەوەیان زۆر زۆر مەترسیدارە یانی ئەو پێشبینەی کە ئەمریکیەکان کردو ئەو پێشبینی ئەمریکیەکان کردی ڕێکاتە دی شە تەماشای تورکیا کرد بنمونە تورکیا پڕ قەیران بوو لەکا قەیرانەکە این تورکیا نەما هەی ئەو کاتی کە تورکیا قەیرانی هەبوو ئێمە لە خۆشگوزاریانیەکی زۆر خۆش داوین ئێستا قەیرانەکە این تورکیا هەموو هاتە کوردستان قەیرا خۆشگوزارانی کوردستانی چوویتە تورکیا یخۆ ئەردۆغان نەیشاردەوە لە پێش هەڵبژاردن زستانی گوتی ئێمە لە نەوتی کوردستان نیوەی تورکیامان گەرم کردەوە بە غازەکەشی نیوەکەی تری گەرم دەکەن و هەر بەبێەوە ئەمەش لێرە فەقیر و هەژاری کوردستان یەک بەربی لە نەوت نەبوو بیاندرێت زانیەوە چەند گوناحە مەبەستم ئەوەیە ئەتو ئەو هەموو شتت لە بۆ ڕەخسا بۆ ئەو جشکستی نایە ئێستا لێرە بەوەوە من نازانم چۆن ئەتو حکوومەتایەتی و دەسەڵاتێک دەکەی کە هەمووی وا دەجێت ینی چارەسەر بۆ تێپەڕاندنی ئەم چارەسەر ئەوەیە ڕاستی چارەسەر ئەوەیە کە ئەو دەسەڵاتە تەسلیمی تەکنۆقرات بکرێ تەسلیمی ئەهلی اختصاص بکرێ چکۆ بۆ 30 ساڵ 40 ساڵ 50 ساڵ بە حیزبیەوە دەسەڵات بەڕێوە دەبرێ هەموو شکستە و نەشارەزاییە و شکستەکانی داهاتوو ئەمە لێرە دانیشتومە ئەین ڕەنگە 6 مانجی تر نەبێ یعنی شتی تر بەڕێوەیە ئەو شکست و ورزانەی بەڕێوەیە زۆر زۆر گەورەتر و فراوانترە لەوەی ڕابردوو ئەو دانیشتینە ڕەنگە جارشکە و هەر ڕوبەڕووی یەک دەبین کەواتە دەسەڵاتی کوردی حەقی و حەق وایە ئەکرێ بەشێک لەو مەترسی و هەڕەشانە باسکەی هەر بنمونە ئەو عەقدانەی کردیتی لە نەوت ئەو عەقدانە هەموو لەگەڵ کۆمپانیا بیان لەگە کۆمپانیا بیانەکان لەگە تورکیا سەلای تورکیا لەو ڕۆژانە دەتاقیتەوە و لەگەی کۆمپانیەکانشی لە دوایوی دێ هەمووی دەستە دادگاکانی دووەلی چۆن لە ئەو دادگای غاز هەموو ساڵی ئەوەی داناغاز هەموو ساڵێ نوێ دەبتەوە ملیارێک نیو دۆلار لێ دەستینی هەمووی و های لێ دێ و هەمووش دەیبنەوە لەبەر جگە لەو قەرزەکەڵەکە بۆ 28 ملیار دلار جگە لەو قەرزانە هەمووش بەچی دەیباتەوە هەمووی ئەو کاتی خۆی بەندێکی زیاد کردێ درێ ئەگە عێراق مانع بوو ڕێی لە ئیشەکەی گرت هەرێمی کوردستان تەحمل دەکە هەمووی ئیمزای لەسەر کردیە لەسەر ئەوە ئیمزاکرا لەساوی هەمووی ئیمزاکرایە ئەوە گەلە ناخۆشە بەڵام ئەوە هەموو دێتەوە ڕووی ئەوە گورزەک نییە ئەوە چەندین گورز و شکستە بەڵام ئەوە یەکمان باس کرد دوو دەستوری عێراق قانونی ئەحزابی عێراق و قانونی ئەحزابی کوردستانیش و قانونی چەکی کوردستانیش ڕێبەوە نادا حیزب چەکداربی ئێستا لە کوردستان بە ئاشکرا حیزب هەیە نمایشی چەکداری دەکە بۆ نمونە برادرانی حیزبی سۆشیالیست بە ئاشکرا ئەو حیزبی ئێرە حیزبی ئەو لە هەمووی حیزبی چەکدارە حیزبی چەکدار نادەستوریە
ڕێنادا بزانە ئەوە هەموو گورزن ئەتو ملیۆنە 200,000 ئەوە نمونەی سێن ملیۆنە 200,000 مۆزەفت هەیە عێراق ئاعتراف بە 600,000 لەو دوای ئەم بڕکم ئاگالەیە ئەمریکا حولەی لەگە عێراقدا کە بڕەکی زیاتکە ئاخر دەرزە ئەمریکا و عێراق ڕێکەوتن کە کاکە موافقە لەسەر 700,000 مۆزەفی کوردستان بووە نیوەی ئەو ژماری لارێمەیە لارێمە هەیە نەخرە تو ئەو 700,000 کە لە زۆرە بەڵام 700,000 ئەتو 500,000ەکەی چ دەکەیت کە کاتێک بودجە لە عێراق ئەمیش کاکە شتە قەیرانەشکەشەیە کاکە تو 428,000 چەکدارت هەیە لە بۆ وڵاتە چەوەندە بچووک لە هەموو وڵاتانی ئەوروپا هێزی چەکدارت زیاترە ئەمان هەمویان لە واجبی سەربازی مامەسا بەڕێی بەرەسا نەخێر با شتەشکە لە بۆ زێر ئەتۆ ئەوەندەت هەیە ئەتو سکیوتێریت لە بۆ چیە لە پەرلەمان موافقت باشە ئەوش قینە ئەتو هێزی ڕۆژت لە بۆ چیە کاکە تو کوردی ڕۆژهەڵاتی زۆر جوانمان هەیە چوونە ناشرین ترین کوردی ڕۆژ هەڵاتیان ئەوە کردیا و بووینە چەکداری کورد و بودجیان کاکەوە تو لە عێراقی دەستور ئەوەی قبول خۆمڕ زۆر ڕائیم لەگە ئەوەیە یارمەتی پارچەکانی تری کوردستان بدەین بەڵام کاکە بەنهێنی ئەتو لەبەرچی بە ئاشکرا بودجەکرد لە بۆ تەرخان کردی و فەرزی شت کردی ئێستا لێبڕین لە بۆ ئێمە هەبوو لە بۆ پێشمەرگە بەڵام دەبووان لێبڕینیش نەبوو کاکەەوە هەموو مشکلەی گەورن ئەگە پێدا بڕۆ هەندە چەند با ئەوەیە عێراقی با بە خەبەر دەینەوە دەنا وەکبرێ پێشیلکاری وا گەورەی کردی هەرێمی کوردستان چی بکەین بۆ ئەوەی ئەمانە تێپەڕێنین و جارێکی تر دووبارە نمنەوەیان لانی کەم بەشێکی احتیوا بکەین وەشکان نەچ ڕاستەقینە چکە هەڵبژاردننی ڕاستەقینە کرێ حیزبی دەسەڵاتدار لە 7 کورسی زیاتری نییە هەر ئەوە نییە ینی بە قسەکە لەو گۆڕێکم بۆ نمونە لە ناو هەولێر حیزبی دەسەڵات تەمەن کە دەرێن حیزبی دەسەڵات حیزبەکەین کە زۆر خراترن لەوی حیزبی دەسەڵات 113 هینای بە پێ ڕقەمی مفەوەزیە بە پێ ڕقەمی مفۆزیە چۆن یعنی من تێ ناگەم ینی بابرین ژمارەی دەنگدەر یان شتێکی تر سەر تا سەری کوردستان ئەگە غەڵەت نەبم حیزبی یەکەم کە دەنجی یەکەمی هینایە 600,000 دەنج دابەشی سەر ژماری دانیشتوان کە ئەو نسبەی خۆی دەرەچی سبەی خۆی لە 120 زۆر کەمترە کاتە ئەقلیەتێکی زۆر گەورەیە لە کوردستان بۆ نمونە لە ناو هەولێری ئەمەوەمان باس کرد بەڵام بە ڕقم لە شەقراوە کە شوێنێکی مهمی دەسەڵاتە 900 دەنجی مایە ئێلا بادینان زۆر میمە 129 دەنگمایە تەزویر شتوا لێکەڕێ بە ڕقەمی مفەوەزیە لە ناو هەولێر 113 بەو حیسابەی کردم بەڵام شتەشکەش هەیە ناو هەولێر تەقریر و تحقیقەتی تایبەتی سەرۆکایەتی هەرێمی ئێستا هەیە 107 نەک 113 ینی باش لێکیان کردەوە ئێمە معلوماتمان هەیە بەڵام کاکە لەو 107 گەڕین بڵێن 113 ئەقەلیەت لە کوردستان کەواتە میلەت چی کردیە لە نەبوونی معارزە لە نەبوونی مدعی عام لە نەبوونی ڕایگشتی بایکۆتی کردێت چۆن هەڵبژاردنێکی پاک و بێگرت بەڕێوە بایکۆتەکە 182 معناوە ئەکبەر کوتلەی کوردستانی بایکۆتە ئەگەر هەڵبژاردنە چی ڕاستەقینە بەبێت تەزویر لە ژێر سایی دەسەڵاتێکی مەدەنی بێلایەن جەوە مفەوەزیە زۆر ناخۆشە برین کاکە وڵای بێلایەن لە کوردستانی عێراق بێ یان ئومەم متحیدە بێ دەبوابی سوپای کوردستان چەکداری کوردستان هەیە بێلایەن بواە بەڵام کە بێلایەنی ڕاستی هەڵبژاردنەکە وای لیدی کاتە ئەمە داوای هەڵبژاردنێکی ڕاستەقینە دەکەین کە هەڵبژاردنێکی ڕاستەقینەکە هیچ گومانن نەبی ئەو میلەتە بێتە دەنگدان دەنگ ناداتە ئەو دەسەڵاتی کە وای لە کوردستان کردی وای لەو میلەتی کردی وای لە موچە خۆر کردیا وای لە پێشمەرگە کردیا وای لە ماڕە ئەنفال کردیا یعنی پێدا بڕۆ وای لە تاریخی کورد کردیا وای لە کوردایەتی کردیا وای لە محکەمە کردیا وای لە تعلیم کردی ئەنی تەمی تەرتوێران کرد بڵێ بەڕێز کاک مەسعود ئەمانوێ قسە لەسەر یعنی بەڕاستی یعنی پەیوەندی ئەقلیمی و نێودەوڵەتەکانیش بکەین هەنێژار پێ دوانیە مەسەرەن زۆر گرنگی دراوە بە مەلەفی ئیقلیمی کەمتر بایەق دراوە بە مەلەفە نێودەوڵەتیەکان لە کاتێکە هەرێمی کوردستان لە بنەڕەتە دیفاکتویشی نێودەوڵەتیە نەک ئیقلیمی زۆر جوانەوە خۆی ئەگەر شکستە ئەساسیەکانی هەرێم حسابکەی ینی سێ چارە دەتوانانی لە چاری کۆیکەوە یەکەممان باس کرد کە عێراق لە بەنی دوێمیان ئەو خاڵەیە ینی سەرکردایەتی کورد بە نەشارەزایی معاملە چی کردیا معاملەی زۆر استراتیجی خەتەر ئەیژ ئەوەیە پاڵپشتە نێودەوڵەتیەکانی گۆڕیەوە بە پاڵپشتە ئیقلیمیەکان طبعاً
کە دەرێن وفاقی ئیقلیمی زۆر خەتەرە لەسەر کورد بەڵام وفاقی دووەلی زۆر باشە لە بۆ کورد ینی ئەوە ئەمن سەرۆکی زانکۆی یێریڤان هاتە لای من ئەندامی ئەنجومەنی ئاسایشی ئەرمینیاشە وتی زۆر حەز دەکەم لە ئاسایشی نەتەوەی کورد بپێچمەوە وی دەرێن ئەنگۆ مەوسوعەتی جوودیتان هەیە ئاسای وتم بەڕێتیکە گوتی دەتوانی هەر قسەکەم لە بۆ بکەیت گوتم وڵا قسەکە لە بۆ دەکەم کە یەک لە مەبادیەکانی ئەمنی قەومی کوردیە بەڵام وای حساب نەکەی وەچی پرۆتۆکۆلاتی سەهیۆنە وتم وای حساب نەکەی گوتی ناوای حساب ناکە گوتم وڵا یەک لەو قازانجەنەی ئەوەیمە وفاقی ئیقلیمی لە قازانجیمێنیە گوتی ئەدی چی لە قازان وتم وڵی شپرزەیی ئیقلیمی لە قازانجیمەیە وتم بەس ئەوە نەبتا وەکوبری وەش پرۆتۆکۆلاتی حساب کرد گوتی ئەوە ئەوها گوتم ئەمە لە پاشتی ڕاستەتی ورد ئەوەیە وفاقی دووەلی بەڵام جەنابەت وەجه نەسەری خۆتان و دەستگاکەتان پێوتویان هین حکوومەت یا کورتان ناوەڵە ئەوە گوتم ئەوە ئی کووردە لە پاش دیڕاسا بەڵام دیسان هەروو چە نەزەری ئێمەیە بەڵام کورد ئەو کاتە قازانجی کردیە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاز وفاق نەبووە کاتێککە ڕێک دەکەون ئەو ڕێککەوتنە ئیقلیمیان دایمە لەسەر حیسابی کوردە بەڵام ڕێککەوتنە نێو دەوڵەتەکان نازۆر لە بۆ ما قازانجە ئێمە هەر دەمەک مەسەنە دەوڵەت لە جیهان ببتە شپرسە و نیظامی دووەلی تێکچی هەرێمی کوردستان بێ صاحب دەبی کاتە ئێستا دەگەڕێنەوە سەر سوالەکەی جەنابەت سوالێکی گرنگە بەڕێی من زۆر ئێتوانی پێ بدرێ کە پشتیوانی ئیقلیمی پشتیوانێکی تاکتیکیە وەرە تاریخی حرەکەی کوردی تەمەشاکە هەر دەمەچی پشتیوانی ئیقلیمی بووە لە زووترین کات شکستمان هینە بەڵام پشتیوانی نێودەوڵەتی پشتیوانێکی استراتیجیە و ئیشی لەسەر دەکرێت هەرێمی کوردستان و دەسەڵاتی کوردی نازم بۆ ئەوی کردیە ئەو معاملەیەی کردیە پاڵپشتە نێودەوڵەتەکانی لەدەستدایە پاڵپشتێکی ئیقلیمی لە بۆ خۆی قوت کردەوە کە هیچ سەرچاوەی استراتیجی ئێمە لە گەوی تێک ناکاتەوە تەمەشای ئەمنی قەومیوی کە تەمەشای ئەمنی قەومی کوردستان تەمەشای هەنگاوەکانی ئەو کە مەسەڵەن تورکیا حتا لە دەستور لە مادەی 66 ینی لە دوو جێی ئەنایاسا دەستوری تورکیا پێی دەگوترێ ئەنایاسا لە دوو جێ مادەکانی سەڵبە مادەی 1 2 3 لەگە مادەی 60 تا 60 هەردوو چیز ڕێک دەری لەسەر دەسەڵاتی کوردیدانرایە دژی هەندێ شیعارەکانی تەمەشاکە کاک دەرێ یەک پارچەی خاچی سووریا یەک پارچەی خاچ عێراق یەک پارچەی خاچ ئێران وەکو یەک پارچەی خاچی تورکیا لەوەتەی حرەکەی کوردی هەیە دروشم وەکچی ئەو دروشمەی دژی کورد نەبووە ئەو جارە مەلەفەکانی ئێستای لۆزان عهدی میلی سیڤەر ویلایەتی موسڵ هەمووی دژی ئێرەیە ئەوانە هەموو جگە لە شورشێشی و هەموو ئەوانەی ژایەتیانی کە ئێستا ژایەتی ئەو چار مەلەفەی کە باسم کرد لەگە ئەو دروشمەی یەک پارچەی هەموو يعني أوانية هر أوان دبت دروش مقوي تعبي أي جيشي لبو كرديا تعمي أي وزارة خارجي لبو بكردار هاتو بكردار هاتو هموشي وحاضرة وجاهزة بلام عندك شكستي هنا لبعندي دنا لوزاني أو صار لوزاني شي ما ترسي داربو يعني دي يسهري وشينتوا استقلالي سر لوزان هروشان ولوزان لقازان تيمية بلام لبرتي دبت الزرر سر كردايا تيجي نشار ذاتها أوي هريمي كردستان بري ودبا قازان جيجبي زيري بدأ دستي لو سري تنكتر دتي أقلبي يعني أو موضوع أنا هي لبهندي هم استغلالي هرمي كردستاني كرديا لبهندي أمني بلام شلون أم فايلانة جياكينو إشي لسركين وشلون جرينجي با فايلانة ودولتك كان لجير ساي أو سركداتي استا هيت صار سريك مانيا إلا شكست يعني إلا شكست زياتر إنتاجي أو معمل مانيا لبهندي بحر نوعتي هبي حقوايا خوشي بيتا فيش أو دەسەڵاتی تەسلیمی جەماعەتەکی دەستەکی ئەمین و شارەزا بکە لە بۆ خۆی زۆر باشە لەبەرچی لە بە خۆی باشە چکە گەر وا بڕوە ساڕشکە نابە یان زیاتر تووشی دادگایی دەبی ئەو دادگای فیدرالیە دادگای دووەلیە دادگایە زۆر بە بێڕەحمانە تەعاملی لەگەرەکە بەڵام ئەگەر ئێمە بین ئەم نارم ئێمە ئەمن بخۆم کوردبی زۆر بەڕەحمن دەبین لەگە ئەو سەرکردی هەرچەندی پارە و پول و ئەو زوڵمەکی زۆری لەو کوردستانی کردیا بردی بەڵام ئەمن دڵنیان بەڕەحم دەبین دەگەی بەڵام مامەسا ئەمە پێچەوانی دەرەنجامەکانی هەڵبژاردن نییە خۆ حزبەکان بە دەنگ هاتوونە و بەڵام هەڵبژاردن چەند خەڵک بەشداری کردیا چەندە ئەوەی کە جەنابەت دوو بێتە 100 دەبێ 100کەی
شەرعیەتە یان دەسەڵات دەبی تێبکە ئەو جارە بەڵام بۆ 1970 تر ناڕوا بڵێ نەخێر مەسەلەن یانی هیچ دەزانیتیا خۆپشان ئەوان دەستیان نەگرتو دەزانی ڕاستە بەڵام وەکو میلەت نەک وەکو معارەزە خۆی معارەزە وای لەو میلەتەی کرد زۆر چەند دەسەڵات تاوانبارە معارەزش ئەوەندا بەڵام میلەت بەبێ صاحب هەڵوێست وەرەگری مەشهورە دیڕاساتی لۆبۆن دیڕاساتی دۆرکایم دیڕاساتی ئیمامی عەلی هەموو ئەیدرێ میلەت هەڵوێست وەرەگری بەڵام بەبێ صاحب یاگەمی هەڵوێست وەرەگری جاروێ نازانی جاروێ قامچی لە دۆستەکەی خۆشی دەدا ئێستا لەو قۆناغیدایە دەسەڵات ئەوە میلەتیمە مووقفێکی وەرگرتیە بەرامبەر دەسەڵات 1970 بایکۆتی کرێ بەڵام هەڵوێستەکە دروست نییە کەواتە ئێستا دەسەڵاتی کوردی دەبی لەوەی بگا لەوەی بگە کە ئەو ینی دڵی لە بایکۆتەکە بگە پامێک بووی خۆی چاکەلانی کەمیان گۆڕانکاری بکە و دەستا و دەستی دەسەڵات هاواری کرد بەجێ نەکرد دەسەڵات خۆپیشاندانی کرد بەجێ نەکرد هەڵبژاردن تەزویر دەکا بەجێ ناکە هیچ بکە ناچارە کەوتووە کە کەوتووە بەمعنا ئەتوش جەنە هەر دەسەڵاتێک لەگەی میلەت ڕێک نەبی ناچارە ئەو دەسەڵاتە دەبی عەمیلی ئەولابی قسەکە گەلە ناخۆشە بەڵام ئەوە قاعیدەی دووەلیە هەر سەرکردە لەگە میلەتەکەی خۆی ساغ نەبی لەگە میلەتەکەی خۆی پاڵپشت نەبی دژایەتی میلەتەکەی هەبی بە هەردوولا ناچاری دەبی عەمیلی عەمیلی هەر ڕۆژێ لە چێنەوی لە هەموو شکست دەبی ئێساوە لەو قۆناغیدایە لە شکستە ئەمە عێراقمان دیت کە لەگەر میلەتەکە خۆی تەبا نەبوو هەر بە ئەعدامات و سزن ئاخری دیت بەشێت چەند سەعاتە چی نەکرد بەشێت چەند ڕۆژە چی نەکرد تێک پێکشکاو دەبینی ئوستۆرەکەی کۆتایی لەبەر هەندێ باشترین حل ئەوەیە لە پێناوی ئەوەی نمونەکەیە گرنگە باسی بکەین ئەگە سەدام حوسێن ساڵی نوهات کە کەوتە بەندی حەوت ئیستقالەی بدا وایە عێراق تووشی ئەو هەموو وەزعی نەدەبوو ئەوی ئێستا توش بووە بە هەمان شێوە سەرکردایەتی ئێمە کە ئێستا سەرەتای شکستەکانیتی ئەگە ئیستقالە بدە بە ئەمینی بە جوانی دەستگۆڕیەکی دەسەڵات بکە تووشی محکەمەی خۆشی نابی تووشی ئەوی نابی ئەو هەرێمە زیاتر گورزی بە بەرکەوی تووشی شکستی زۆر گەورەتریشی نابی خۆشی قازانجەکە میلەتەکە بەڕێ ئیمن بە ئیتیفاقیەک بە هەڵبژاردنشی ڕاستەقینە ئەو دەستگۆڕی دەسەڵاتە بەبی لە کوردستان باش ئەمە ڕۆدا ئەگەر ڕوونەدا هەرێمی کوردستان ئەگەری ئەوە هەیە نەمینێ ڕاستە دەستوریان قووەتە بەس چۆن عێراق نەما تووشی ئەو هەموو شکستەی بوو تووشی داگیرکاری بوو ئەو ئەگەرانە لە پێشە ڕاستە ئەمە لەو دەمەی ئەوە نییە بەڵام یەک لە ئەگەرەکان ئەوەیە لەبەر هەندێ لە بۆ خۆی لە بۆ سەلامەتی خۆی لە بۆ سەلامەتی هەرێمەکە لە بۆ مانەوەی میلەتی کورد وا چاکە دەستگۆڕیەکی دەسەڵات بکە بە ئەمینی بە جوانی یعنی ئەوە 30 ساڵە دەرێ برێ ئەم خزمەتم کرد بە وەکوبرێ احتیفالێکی گەورە سوپاس بکرێن ئەوانە ئەو سەرکردانە کە شۆڕشیان کردیا و ڕێزیان لێ بچیری ئەو عایلە گەورانی کوردستان بەڕێی من بە جوانی ینی دوور لە ئیهانە ئەوها ڕێزیان لێ بچێ بەڵام تەسلیمی دەستەیەکی تەکنۆکراتی جوان بکرێن ئەو کاتی چمان لە پێشە ئەگە حەز مەبەست ئەو سوال ئەو کاتی دەتوانین مادەی 140 جێبەجێ بکەین دەتوانین بەو داهاتی کوردستان نەک میلەتی کورد 4-5 میلەتی شەرق لە ئەوسەد پێبەخێو بکەین دەتوانین جەیشی تورکیا دەرکەین دەتوانین پێگەی دووەلی هەرێمی کوردستان بە قووەت بکەینەوە دەتوانین مەجلیسی ئیتیحادی دروست بکەین دەتوانین زۆرمان لە پێشە بەڵام بەو شکستی ئێستای دەسەڵاتی کوردی ڕەنگە بەس ئەوسار 70 تا 80 جار چوو بنە بەغدا سەردانی بەغدایان کرد یەک جار باسی ئەو مەوزوعانە نەکرایە نەباسی مەجلیسی ئیتیحادی نەباسی هەرێم نەباسی دەستور نەباسی مادەی 140 نەباسی دەرکردنی باسی چی کراوە باسی ئەوەی کراوە لەخ ئەوەی نیتمان باسی ئەوەی کرایە موچە باسی ئەوەی کرایە 100 میلیارد دلار بە هەر عیبشە ئەو مۆزوعانە تو میلەتی کوردی باسی ئەو شتانە بکەین نابی باس ئەوش دەرێ دەها ئەوەن دەتەمی ئەوەن دەدەمێ بەڵام باسی هیچکەن ئێوە یعنی ئەوە دەسەڵاتی کوردی لە ژێر سزادایە کە لە ژێر سزادایە توانای ئەوەی نییە ئەو داوایە نەبکە بەڕێز مەسعود عەبدولخالق نووسەر و ڕووناکبیر سوپاس بۆ شرۆڤە و زانیاریەکانت زۆر بەخێر بن سپاس بۆ جەنابەت بینەرانی بەڕێز و خۆشەویست سپاس بوویەوە تا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم شاد و کامەران بن